خوای گەورە سڵاوتان لێبێ بینێرانی بەڕێز و خۆشەویست وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نزیک دەبێتەوە چەند لایەنێکی سیاسیش دەیانەوێت هەڵبژاردن دوا بکەن. کۆمەڵی ئیسلامی کوردستانیش جەخت لەوە دەکاتەوە دژی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. بە میوانداری بەڕێز هاوژین عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستان تا توێ ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نزیک دەبێتەوە و هەندێک لانی سیاسیش دەیانەوێت هەڵبژاردن دوا بخرێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک یەکێک لە پێنجهێزە سەرەکیەکەی کوردستان دژی دواخستنی هەڵبژاردننی کوردستان و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە. لەمبارەیەوە عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایگەیاند هەندێک لایەن بەگەرمی داوای دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکەن. بەڵام کۆمەڵی ئیسلامی دژی دواخستنی هەڵبژاردنە و دەیەوێت هەڵبژاردنەکە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. ئێستا هێندێ لایەن مەسەلەن بەگەرمی داوای دواخستنی دەکەن. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لە کاتی خۆشیدا و ئێستاش دووپاتی دەکەینەوە کە ئێمە لەگەڵ ئەوەن کە هەڵبژاردنەکانە هەر هەڵبژاردنێک وەکو مەبدە لە کاتی خۆیدا بکرێت بە سینۆشەوە لەبەرەوەی کە مافێکی هاوڵاتیانە هاوڵاتی حەقی خۆیەتی مافی خۆیەتی ئەم مافەی خۆی لە کاتی خۆیدا و بە ئازادی ممارەسە بکە و پاشانیش ئێمە زۆر باسی مؤسساتمان کردو باسی یاسا سەورەتبوونمان کردو باسی ئەنزیمەمان کردووە ئێمە لەگەڵ ئەوەی بەڕاستی هیچ کامێکمان ئەو عیبە نەهینە سەر خۆمان ئێمە ناهینە سەر خۆمان بەڕاستی ئەوە قەزێکی مافی خەڵکە و مەسەلەیەکی یاساییە ئێمە لەگەڵ ئەوەی کە بۆیە لەگەڵ ئەوەی کە لە کاتی خۆیدا بکرێت. بەرپرسێکی باڵای پارتیش ئەوە دەخاتە ڕوو تا ئێستا هیچ ڕێکەوتنێک بۆ دواخستنی هەڵبژاردن نەکراوە. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگری سەرۆکی پارتی ڕایگەیاند تا ئێستا وا بڕیارە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و هیچ ڕێکەوتنێک بۆ دواخستنی هەڵبژاردن نییە. هەروەها هیچ لایەنێک با فەرمی داوای لە حکوومەت نەکردووە بۆ دواخستنی هەڵبژاردن. ئەوەی هەتا ئێستا مووقفی ئێمە و لە حکوومەت ئەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا دەکرێت و هیچ لایەنێکیش بە شێوەیەکی فەرمی داوایان لە حکوومەت لە بەندە نەکردووە بۆ ئەوەی هەڵبژاردن دوا بخرێتن. قسە هەیە شت هەیە هەموو ئەو شتانە لە بینی خۆیان کردووانە بەڵام کەس بە فەرمی داوای لە حکوومەت نەکردووە بۆ دواخستنی هەڵبژاردن. لالایەکی دیکەوە بە پرسێکی باڵای بزوتنەوەی گۆڕانیش ئاماژە بۆ دەکات لەگەڵ یەکێتی یەک خواستیان بۆ دواخستنی هەڵبژاردن هەیە. ڕەف عوسمان سەرۆکی زڤاتی نیشتیمانی گۆڕان بۆ دەنگی ئەمریکا ڕایگەاند ئێمە و یەکێتی هەمان بۆ چوونمان هەیە لەسەر دواخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێمی کوردستان چونکە گومانی ئەنجامدانی ساختەکاریەکی گەورە دەکەین بە جۆرێک پارتی دەیەوێت 50 زائید یەکی ڕێژەی دەنگەکان بهێنێت تا خۆی بتوانێت حکوومەتی داهاتووی هەرێم بە تەنها پێک بهێنێت و دەستور بنووسێتەوە. ئێمە دەردەداری دەستی پارتی یەکێتین و یەکێتیش دەردەداری دەستی پارتیە. هاوکاتە مینداری یەکگرتووی ئیسلامی دەڵێت لەسەرەوە دەڕۆین 30 ئەیلول هەڵبژاردن بکرێت. مامۆستا سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی ڕایگەیاند ئێمە لەسەرەوە دەڕۆین هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت و ئەگەر کۆدەنگیەکی نیشتیمانیش لەسەر دواخستنی دروست بوو داوا لە حکوومەت دەکەین وادەکەی بگۆڕێت. ئێستا ئێمە لەسەر ئەوەین کە سینۆ هەڵبژاردن نەکرێت ئەگەر بڕیارێکی جەماعێکی بڵێن نیشتیمانی لەسەر دروست بوو دوای ئەو گفتوگۆیی کە هەیە ئەگەر بشگۆڕێ ئەوە داواکەین لە حکوومەت جەنابیان کە ئەوە بکەن. داواکاری هەندێک لانی سیاسی بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوایەوە دێت و بڕیار بوو مانگی 11 ساڵی ڕابردوو هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت بەڵام دواخرا. هەوڵەکانی دواخستنی ئەم جارش لە کاتێکدایە هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا بەڕێوە نەچووە. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاک کاژنمە خێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین هیچ هەوڵێکی فەرمی لە ئارادە بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان؟ بەناوی خوای گەورە و میهرەبان لە ڕاستیە
دەنگۆیەکی گەرم و گوڕە هەر لە سەرەتای ڕاگەاندنی ئەو فەرمانە کارگێڕەی کە سەرۆکی حکوومەت دیاری کرد وسی ئەیلولی تیا دیاری کرد بۆ هەڵبژاردن دەنگۆ هەیە و هەوڵ و جموجوڵی سیاسی هەیە لەگەڵ نزیکبوونەوەی وادەکانیان نزیکتربوونەوەی وادەکانی بەڕێوچوونی هەڵبژاردن و ئامادەکاریەکانی کۆمیسیۆن تەمانەم جموجوڵانە بەرەبەرە زیاتر سەر ئاوەکەونەوە کەشف دەبن لە قۆناغی سەرەتایە طبعاً زۆر لە باسییان نەدەکریا بە شەرمنانە باسییان دەکرد بەڵام ئێستا کە نزیکی مانگێکی ڕێکی ماوە هەڵبژاردن کۆمەڵێک هێزی سیاسی مەبەستەکەیان خستۆتە قاڵبی ڕسمیاتەوە بەڵێ ئێستا هەوڵێکی ڕسمی هەیە بە تایبەتی ئەوەندەی من بزانم لەلایەن هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابەرایەتی ئەو هەوڵە دەکرێت بۆ ئەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بکەوێ و ڕەنگە دواخستنەکەش بە تەسەوری من یعنی لانی کەم لە ساڵ کەمتر نەبێ و پێم وابێ بە پێی زانیارەکانی منیش بەشێک لەو جموجۆڵە سیاسی دۆلۆماسیی تایبەتی یەکێتی دەستی پێکردووە ڕەنگە یەکێک لە ئەجندا و کارنامەی کۆبوونە و سەردانەکانی بریتی بێت لەوەی ئەو هێزانە قەناعەت پێ بکەن کە لەژێر هەر ناو و مبەرراتێکا بێ هەڵبژاردن لە وادەی سینۆی ئەنجام نەدرێت بەڵام بە فەرمی ئەمڕۆ ئێوە کۆبوونەوەتان هەبوو لەگەڵ یەکێتی وەفدیەکەتی سەردانی بارگای میری کۆمەڵی ئیسلامیان کرد ئەم داوای خراوەتە بەردەم کۆمەڵی ئیسلامی بۆ پشگیری ئەوە بکات هەڵبژاردووە بخرێ وەڵامیەوە چی بۆ ئەگەر شتێکی لەو جۆرە هەبێت بە پێی زانیارەکانی من ئەوەندەی کە وەکو معلومەی سیاسی و حیزبی پێمان گەیشتۆ سەبارەت بۆ کۆبوونەوەی بەڵێ یەکێتی یەکێک لەو شتانەی کە خسوێتە بەردەم کۆمەڵی ئیسلامی کوردستان مەسەلەی ڕێی کۆمەڵە سەبارەت بە هەڵبژاردن دواخستنی یا ئەنجامدانی و تەسەورە کرێ و شتەکەش بۆ ئاڕاستەیە کە یەکێتی خۆی ساحەبی ئەو تەرحەبێک کە هەڵبژاردن دوا بکەوێ بەڵام ڕێی کۆمەڵی ئیسلامی کوردستان چ ئەوی لەناو کۆبوونەوەکەیە دەوترێ یا کۆبوونەوەکانی تریا ئەوەی لەسەر میدیاکان و تومانە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە دوور و نزیک هیچ حساسیەتی بە هیچ موعیدێکی انتخابات نییە تاکە حساسیەتێک کە ئێمە هەمان بێ ئەوەیە چۆن وا بکەین تەزویر نەکرێ کۆمەڵی ئیسلامی کوردستان نەکسینەوە ئێمە لە سەرەتایە وتمانە گەرسی ئابیش دیاری بکرێ بەلامانەوە کێشە نییە بەس بەو مەرجەی کە ئێمە هەمومان پێکەوە هاوکارمی لەگەڵ کۆمیسیۆن و ئیرادەیەکی سیاسی بەهێز هەبێ بۆ ئەوەی نێڵین تەزویر وەکو هەڵبژاردنەکانی پێشوو دووبارە بێتەوە بە تایبەتیش هەڵبژاردنەکانی 12 ئایار تا ئەم دقیقەیە کۆمەڵی ئیسلامی کوردستان حی عەلە المەلە ئیعلانی کردووە کە لەگەڵ وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردنە بە زووترین کات ئێمە هەر ساڵی پێش ئێستاش ئەو داوایمان کرد کە لە یەکی 11 پارا بکرێ ئەمە معناوە نییە ئێمە هەوڵی جددیمان نییە لەگەڵ کۆمیسیۆن یا مبەرراتی خۆمان نەبووە بۆ ئەوەی کە ئیسلاح لە ئامادەکاریەکانی کۆمیسیۆنە بکرێ بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن چونکە ئێمە نامانێت هەڵبژاردن خۆی ئامانج بێ هەڵبژاردن وەسیلەیەکە میکانیزمێکی یاسایی سەردەمیانەی ڕەوایە بۆچی بۆ ئەوەی تۆ دۆخێکی سیاسی دۆخێکی ئارام ئیستقراری سیاسی لە وڵاتاوەکەی شەرعیە تازە بکەیتەوە لە هەر خولێکی یاسایی هەڵبژاردنە ئێمە نامانەوێت هەڵبژاردن تەنها بۆ ئەوە بێ کە بێ بەگەمەیەکی سیاسی کێشەکە ئەوەیە ئێستا لە بین یەکێتی و پارتیا هەڵبژاردن کراوە بەگەمەی سیاسی چۆن کراوەتە گەمەیەکی سیاسی هەڵبژاردن ئەم دوو هێزە ئەگەر پێکەوە بەرژەوەندیان لەوە بوو بێ هەڵبژاردن بکرێت لە وەختێکی محەدەدا ئەوەیان کردووە ئەنجامیان داوە بڕیاریان لەسەر داوە لە کۆبوونەوەی مەکتەب سیاسی هەردوو لایەکلا کراوەتەوە لە هەر زەمانێکی شام مبەرراتێکی وایان هەبوو بێ کە لە ڕووی حیزبیەوە زەرەریان هەڵبژاردن بکرێ ئەگەر وادەی یاسایی خۆشی بێ وەکۆی چۆن لە یەکی 11 نەکرا چۆن ئەڵێ کۆمەڵێک کمارە تۆپییان خسۆتە سەر ڕێگەی ئەنجامدانی هەڵبژاردن و هەڵبژاردنەکان بە هەندێک مبەررات ئەوە کردووە ئێستا بەهۆی تێکچوونی هەندێک تەوازونات لە هەرێمی کوردستانە هەستەکرێ یەکێک لەو کێشانەی لە نێوانێکێتی و پارتیە هەن مەسلەی انتخاباتە پارتی کە وادەی دیاری کردووە یا سەرۆکی حکوومەت کە پشکی پارتیەوە دەسەڵاتی یاسایی ئێستا هەیە بۆ دیاریکردنی وادەی هەڵبژاردن ئەو وادەی دیاری کردووە ئەم وادەیە ڕاستە کۆمەلگەی نێودەوڵەتی داوای کرد کە دەبێت لە ساڵی 2010 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت بەڵام وە نەبێ پارتی دموکراتی کوردستانیش بە خوێندنەوەی ئێمە کە بەدافعێکی نیشتیمانی یاسایی ئەوەی کردبێت چونکە ئەگەر بەڕاستی ئەوان لایەنی یاسایی لە بەرچاوگرن دەبوو لە ساڵی پارابی کە نێڵن کوردستان بکوێتە ئەم قەیرانە سیاسیە تونترەوە و ئەم بۆشاییە یاساییەوە بۆیە ئەوانیش موعیدەکان کە دیاری کردووە لە ڕووی سیاسیەوە ڕەنگە بە
بەرژەوەندی حیزبی خۆیانی بزان وەکو زەفەر پێبرنیە کە بەبێ هیچ ئیستیشارەیەک لەگەڵ هێزە سیاسیەکان تەنانە لەگەڵ شەریکە سیاسیەکەی خۆشیان کە یەکێتی ئەویان نەکردووە لە دیاریکنی سینۆ پرس بە یەکێتیش نەکراوە ئەوەندەی ئێمە جێگری سەرۆکی حکوومەتیشی هەیە بەڵێ من ئەوەندەی کە لە دوانە ڕسمی و ناڕسمی و کاردانەوە ڕسمی و ناڕسمیەکان یەکێتیا دەیبینم یان لە ئەندێک ئەدەبیاتی سیاسیانە دەیبینم بەڕاستی و ئەوە دەکرێت کە هیچ ڕایژێک بە یەکێتی نیشتیمانی نەکرابێ لەم دۆخەیە یەکێتیش ئەو بەروارە بە چۆنەڵێ بە بەرژەوەندی سیاسی خۆی نازانێت پێی وایە ناوماڵی پێویستی بەڕێخستنەوەیە و ڕەنگە ئەو تەزویراتە زۆرەی کە ڕوویدا ئێمە پێمان وایە بە بەڵگەش کە یەکێتی زیاتر لە ئەتوانین بڵێن 130,000 دەنگی لاانێ تەزویر کردبێ بە پێی سمپڵ و بە پێ لێکدانەوەکانی ئێمە کە ڕاست دەرچوو لەگەڵ نەتیجەی بژاردنەوەی دەستی دەنگەکانە ئێستا ئەم واقعە بۆ خۆی بەلەبار نەزانێت جارێکی تر تەزویر بکاتەوە جارێکی تر ئەوە بکە هەر بۆ خۆی دەرکەوتنی جیاوازی دەنگەکان لە نێوان هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کەناڵێکی تری گرنگە بێ بۆ ئاشکراکردنی ئەوەی کە یەکێتی بەڵێ تەزویری کردووە ئەوە دەنگی حەقیقی خۆی نییە لە نەتیجەیە یەکێتی و پارتی کە کێشە کەوتۆتە بەینیان لە سەبارەت بە دیاریکردنی وادەی هەڵبژاردن ئەتوانین بڵێن ئەمێ وای کردووە کە پێمان بڵێت گەمەیەکی سیاسی هەڵبژاردن لە لای یەکێتی و پارتی وەکو تۆپێک بەکارینەوە بۆ مەسی سیاسی خۆی وادەی هەڵبژاردن بەکاری هێناوە پارتیش من قەناعەتم وایەوە من ئەمە لە هەندێک میدیای نزیک لە پارتی ژوتم من پێم وایە چەندێک ئەو داوایانە بە داوایەکی ڕەوا نازانم کە بەهۆی دافعێکی سیاسی بەدەر لە شتی تر ینی تەزویراتوانە ناڵێم بە دافعی سیاسی بەوەی کە هەڵبژاردن لە بەرژەوەندی سیاسی خۆم نەبینم ئەو داوایان ناڕەوایە کە تۆ بڵێ بە هەڵبژاردن دوا بکەوێ بچێتە زروفێکەوە کە ڕەنگە ژینگەی گشتی لە ساڵحی من بێ چەندێکەوە ناڕەوایە ئەو داوایش ناڕەوایە کە دیسانەوە بە جۆرێکی ترۆک و گەمەیەکی سیاسی مامەڵە لەگەڵ وادەی هەڵبژاردنەکە پارتی دیموکراتی کوردستان بەبێ گەڕانەوە بۆ هێزە سیاسیەکان چ نایەرەکان چ شەریکە سیاسەکانی خۆی سینۆی دیاری کردووە کە ئەمە وەکو زەفەر پێبرنیەکە بێ لە کاتێکدا تۆ تازە هەفتەیەک دوو هەفتە دەبێ نەتیجەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق تەصدیق کراوە لەلایەن محکمەی فیدراڵیەوە و سایکۆلۆژیای خەڵک تەواو نییە و هێزەکان ناڕازین هێشتا ڕەنگە چەقبەستویەکی تری سیاسی لە هەرێمی کوردستان دەست پێ بکات تۆ بێ هەڵبژاردن خەیتە ئەو کاتەوە ئێمە دووبارەیەکەینەوە لەگەڵ وادەی هەڵبژاردنین بەڵام بەڕاستی لەبەر ئەوەی تا ئێستا هەڵبژاردن گەمەیەکی سیاسی بووە و کەناڵێک بووە و میکانیزمێک بووە بۆ بەرژەوەندی حیزبی نێوانەکێتی و پارتی و بە سەفقەی سیاسیەک لاکراوەتەوە بۆیە بە هیچ داوایەکیان ناڵین ئامین بەڵام ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان خەڵی عام و خەڵی دیارمان سەبارەت بە هەڵبژاردنەوەی ئێمە نەک لەگەڵ هەڵبژاردنین ئێمە لە پرۆژەیەکی ئامادەکراوە بۆ ئەوەی تعدیلی هەشتەمی یاسای پەرلەمانی پێ بکرێت لە ساڵی 2015 پێش ئەوەی پەرلەمان دابخرێ و ئەو پێشنیارانە کە لیژنەی ڕایۆژکاری دەستوری سەرۆکاتی پەرلەمان حازری کرد ئێمە تەئیدی کولیمان کرد و تەبەنیمان کرد و پشتیوانیمان کرد و ئەو کاتەش کە سکرتێری پەرلەمانی کوردستان پشکی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو تەئیدێکی زۆری ئەو پرۆژەیە کرد و لەسەر دەستی ئەوان ئەو پرۆژەیە ئەساسەن دەستی پێکرد کە باز لەوە دەکات دەبێت لە تعدیلی هەشتەمی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێت بۆ ئەوەی جارێکی تر لەژێر هیچ بار و زروفێکدا ئیشتیهادی ئەوە نەکرێ هەڵبژاردن وەکو گەمەیەکی سیاسی مامەڵی پێوە بکرێ یا برار لەگەڵدامە کۆی عێراق بۆ نمونە 4 ساڵ جارێک لە وادەی خۆی هەڵبژاردن بەپێی دەستور دیاری کراوە لێرش بەپێی یاسا ڕۆژێک دیاری بکرێت و مەجای دواخستنی بڵێن وەکو عێراق یعنی بۆ نەڵێن وەکو هەموو وڵاتانی پێشکەوتو لە دنیای ئەو وڵاتانەی کە دیموکراسیەت نەشونمای کردووە یا دەساودەسی ئاشتیانەی دەسەڵاتی تایە یا پرۆسەی سیاسی بە شێوەیەکی یاسایی ستاندارەکرێت لە عالەمدا لە عالەمی پێشکەوتو ئەم شتێک لا کراوەتەوە ئێمە لە کوردستانە بەڕاستی تەنها لە کایی ئابوووریان نییە شەفافیەتمان نییە مەسەلەن عەدالەتمان نییە چیمان نیە لە پرۆسەی سیاسیە هەموو ڕۆژێک واقعێکی تازەی سەیر و سەمەرە لەم کوردستانە لەسەر دەستی یەکێتی و پارتی دروست دەبێت یعنی تۆ سەیری کە لە 2003 کە سەدام ڕووخاوە تا 2010 کە 15 ساڵ دەکا ئەوە ئەم خولە لەگەڵ جەمعیەی وەتەنیا کاتە 5 دەورەی پەرلەمانی انتخاباتی دەورەی پێنجەمی پەرلەمان کراوە ڕاستە بە ڕسمی دەڵێن 4 دەورە بەڵام ساڵێکی سەرەتا بوو جەمعیەی وەتەنی بوو ئەنجومەنی نیشتیمانی بوو ئەمە بەڵام ئێمە لە ماوەی 27 ساڵە هێشتا هیچمان نەکردووە هێشتا خولی پێنجەمی پەرلەمانمان دەست بەکار نەبووە هەڵبژاردنی بۆ نەکراوە کەواتە مەسەلمێنێکی تۆ ئەگەر موبەڕیریشی بێکا کە ساڵانێکی زۆر لە بینی خولی یەکەم بۆ دووەمە بەهۆی شەڕی ناوخۆ بەهۆی دۆ ئیدارەی نەتوانراوە پەرلەمان
هەڵبژارنی بۆ بکرێەوە دیسانەوە عیبێکی گەورەترە چکە بەڕاستی ئەی شەڕی ناوخۆ عملێکی مەشروع نەبووە تا تۆ بڵێ وڵابیکەی بە بەهانەی ئەوەی بۆچی پەرلەمان هەڵبژاردننی بۆ نەکراوە بۆیە بەڕاستی ئەمە دەیسەلمێنێ لە هەرێمی کوردستانە واقعی سیاسی یا واقعی دەوڵەتداری بە شێوەستاندار و یاسایەکەی خۆی ناڕوا دوو هێزی سیاسی هەن کە 27 ساڵە تەمسیلی ئەم دەسەڵاتەکەن بە مەزاج و بە بەرژۆندی حیزبیەوە دەکەن و بەڕاستی ڕەچاوی هیچ یاسایەک هیچ نەریتێکی سیاسی هیچ عورفێکی سیاستکردن و بەڕێوەبرنیان لەبەر چاو نەگرتووە وەگەرنا هەتا بەڕاستی ئەم جۆرە سەردانانە ئێمە پێشوازی ئەەکەین لەوەی کە هێزەکان بینیان خۆش بێ من وەکو شخصی خۆم بەڕاستی من بە نەنگی ئەزانم یا بە تێکدانی عورفی سیاسی ئەزانم تۆ 50 هزار دەنگی من بەری دوای 2 هەفتە دوای 3 هەفتە من هێشتا برینم ساڕێژ نەبوو هێشتا بەڕاستی من لێت نیگەرانم تۆ بێ داوای کۆبوونەوە داوای یەکریزی داوای چیم لێ بکەی وەکو وایە من بێم بۆ نمونە کەسێکی تۆ بکوشم دوای بڵێم وڵا کاکەوە بۆ نای لەگەڵم ڕێکەوی هێشتا من ئەوەت بکەم چۆنەڵێ ضربني وبكى سبقني واشتكى يعني او گورزی لێوەشانم خۆشی دەسی کردو دەگریان ئەوە دەکرێت مثلا بپرسین قەراری سیاسی ئەم حیزبانە بۆچی ئێمە ڕاستە لە سیاسەتا تۆ تا سەر ناتوانانی دەرگا داخی و بەڕاستی کردنەوەی دەرگاش بوو ئەمڕۆ کەوە فدیان ببینی معنای ئەوە نییە تۆ ئەمە سەری لە ئیتیفاقی سیاسی و دەرەچێت نەخێر هاوشانی ئەوە تۆ کۆبوونەوەی بەردەوامی ئەم چوار لایەنەت هەیە لە سەرەڕێی نووسینەوە پەسەندکردنی لایحەیەکای بۆ ئەم چوار لایەنە وەکو فراکسیۆنێک بشنە بەغا وەکو پێگاتەیەک بشنە بەغا ئیشی پەرلەمانی بکەن کە 11 کورسی پێگەێنن بۆیە بەڕاستی ئەمانە یەکێتی و پارتی خاوەنی نەریتێکی زۆر ناشرێنن ئێستا داوت لێ دەکەن جگەل لەوەی تۆ نزیکی 3 مانگونی پێش ئێستا 100,000 دەنگیان بردووی داوای ئەوە لێ دەکەن بە یەکرزی بچیتە بەغا داوای ئەوە لێ دەکەن کە لەگەڵ یان مشارێک بی بۆی بە پرۆژێ بچیتە بەغا لەوەی بیر چوەتەوە کە 5 ساڵ پێش ئێستا 4 ساڵ پێش ئێستا کە ئینتیخاباتی پەرلەمانی عێراق کرا لە 2004 لە 4 2004 و دوای ئەوە ئەم 5 لایەنە براوی هەڵبژاردن کە دانیشتین ئیتیفاقەیەکی شامیلیان کرد لەگەڵ یەکێتی و پارتی و سێ لایەنەکەی تر هەر لەبینی خۆیانە بۆ ئەوەی کە بەڕاستی نەرایەتێکی عادیلانە لە بەغدا هەبێ محاسەسات بە عادیلانە بێ و قۆرەخکاری لەبین یەکێتی و پارتی نەبێ ئەم قەیرانەی 3-4 ساڵی ڕابردوو دروست بوو بەشێکی زۆری پەیوەندی بەوە بوو یەکێتی و پارتی جارێکی تر ئیتیفاقەی بینی هێزە سیاسی براوەکانی کوردستان قسە ژێر پیانەوە بۆی ئەم قەیرانە دروست بوو تۆ تا ئێستا من لە ئەم قەیرانە یەکریزی و بەیەکەوە ڕۆشن کە بەرز دەڵی دوایەم بارودۆخی هەڵبژاردننی پەرلەمان مەجالێک ماوە بۆ یەکریزی و بێکەوە دانیشتن و ڕۆشن بۆ حەکیم ئێمە سیاست دەکەین لە سیاست تا تۆ ناتوانانی تا کۆتایی دنیا بۆ نمونە بە یەک نەمەت ئیش بکەیت تۆ سیاست مواقفی ڕۆژانەیە تۆ کە پەیوەندی لەگەڵ من پەیوەندیەکی ناجێگیرە گرژی و ئاڵۆزی تێدایە لەبەر هۆکارێکە ئەگەر ئەم زەرەرە ئەم عیلەیە ئەم سەبەبە لابرا بە تەبیعیە بێم پەیوەندی ئاسایی بێتەوە یەکێتی و پارتی کۆمەڵێک کێشەی گەوریان دروست کرد لە بینێم هێزە سیاسیانە کۆمەڵێ مافی سیاسی هەیە مافی دارایی هەیە مافی ئینسانی هەیە کۆمەڵێ مەبادی و یاسا هەیە پێشێلیان کردووە هەموو عالەم دەزانێ لە قەیرانی سەرۆکایەتیەوە بیگرە لە مەسەلەی ڕیفراندۆمە شومەکەەوە بیگرە لە مەسەلەی تێکدانی ئیتیفاقی 5 لایەنەی تایبەت بە بەغدا و هەرێمی کوردستان کە کابینەی هەشتەمی پێدامەزرا لە دزینی 100,000 دەنگەوە لە کۆمەڵێک مامەڵەی نایاسایی ناقانونی تەنانەت دوور لە ئەخلاقیاتی سیاسی و نەریتی سیاسی ئەنجامت داوە بۆیە بەڕاستی دنیای کێشە لە بینی ئەمانەیە هەیە جگەل لە کێشەکانی تایبەت بە میلەت گەورەترین کێشەمان ئەو زوڵمی پاشەکەوتەیە تا ئێستا هەڵت نەگرتووە هەر مۆسەفێکی بەسیط ئەگەر 200,000 مەعاش بوو بێ ئێستا ملیۆنان دیناری لای حکوومەتە خۆ بەڕاستی ئێمە شەڕەکەمان لەسەر بەرژەوەندەیەکی حیزبی نییە تا بڵێن وڵاکا کە تەنها کێشەی ئێمە یا لایحەی داوای ئێمە لە بین یەکێتی و پارتیە ئەم شتانەیە ئەی مافی میلەت ئێمە ساڵهای ساڵە شەڕەکە لەسەر ئەوان دەکەین بۆیە یەکەم خاڵکە کە دەبێت بە خاڵی سەرەتا لەگەڵ ئەوەی یەکێتی و پارتی جارێکتر بۆیان نەبێ نزیک بنەوە لەم هێزە سیاسیانە مەشروعی پێکەوەیان نەبێ جارێ دەبێت لە حەقی میلەتەوە دەست پێ بکەن دوای ئەوە بێنە سەر حەقی تایبەتی هێزە سیاسیەکان حەقی پرۆسەی سیاسی حەقی ممارەسەکردنی یاسا لەم وڵاتەیە ئێستا ئێمە لە کلاوە دەچین لە وڵات ناچین تۆ هەر سێری کە تا 2 ساڵ پێش ئێستا یعنی بەڕاستی ئەمە شتانە حەق قسەی لەسەر بکرێ باشە ئێستا کەسێک نییە بەناوی سەرۆکی هەرێم بەناوی بارزانیەوە کەسێک نەماوە لەو پۆستەیە ئەساسەن پۆستەکە تعلیق کراوە بەڵام ڕئیسی دیوانی ئەو پۆستە کە دکتۆر فواد حسێنە بۆچی لە هەموو کۆبوونەوە ڕسمیەکان هەیە بۆچی لە هەموو کۆبوونەوە ئازبەرزەکان هەیە بۆچی ئەو کەسانەی کە بە حیزبی یا بە ئیداری لەگەڵ بارزانیا بوون تیمی بارزانی بوون ئێستا لە کۆبوونەوە ڕسمیەکان هەن سیاستکردن کەی واکرێت دەوڵەتداری ئەو کەی دامەزراویە لە وڵاتە
تەنانەت ئەو کۆشکەی بارزانی بە ناوی سەرۆکی هەرێمەوە پێشوازی لە نوێنەرانی هێزە سیاسیەکانی ناو و دەرەوە دەکرد، پێشوازی لە نوێنەرانی وڵاتان دەکرد، لە نوێنەرانی ڕێکخراوە ناخۆیی دەرەکیەکان دەکرد. ئێستا ئەو نەفسی شوێنە، نەفسی کورسیە، نەفسی دیزاینە، نەفسی عەلەمە. ئێستا بارزانی پێشوازی لە وەفدی ناوخۆیی و دەرەکی دەکات لە هەمان شوێنەکەی پێشووتری بەڵێ هەر کۆشکەکەی پێم وابێ ناو کۆشکی بارزانی. یعنی ئەمە لە وڵاتی ئێمە ئەم مەهزەلێ ڕوودەدا. ئێمە دەمانەوێت هەموو ئەم کێشانە چارەسەر بکرێ. ئەم وڵاتە نابێ بە مەزاجی کەسێ دوو کەسەوە بێ. ئەمە والأرض وضعها للأنام. ئەمە دیری شەرعی کۆمەڵی ئیسلامی کوردستانە. خوای گەورە ئەو پانتایە جوگرافیە سەر زەوی بۆ بەشەر داناوە، بۆ دوو بنە ماڵە و سێ بنە ماڵ و دوو گروپی کۆمەڵایەتی و سێ گروپی کۆمەڵایەتی و چوار مافیای دەسەڵات و نازانم کێ و چوار وەزیردان نەناوە. ئێمە بەڕاستی ئەمە دنیای کێشەی هەڵپەسێراوە لە بینی ئێمە یەکێتی و پارتیە. یەکێتی و پارتی دەبێ خەون بۆ بینن بێن لە شەو ڕۆژێکا لەگەڵ کۆمەڵی ئیسلامی یا هێزە ناڕازیەکانە بێن ئەوە بکەن. چی لە سەدان هەزار دەنگی منەکەی؟ کۆمەڵی ئیسلامی بۆی نییە لە دەنگی من خۆش بێ ئەگەر من ئەوە نەبم کە دەنگەکەم دزراوە. ئەمە خۆی زەرەرەکە. گۆڕان بۆی نییە لە دەنگی دزراوی خۆی خۆش بێ. هێزەکانی تر بۆیان نییە لە دەنگ. یەکێتی و پارتی چی دەکەن؟ هەموو شتێک دەبێ بە ئەندازەی خۆی کەفارەتی بدەیت. یەکێتی و پارتی دەبێ زەمانەت بدەن لە حەقی میلەت و حەقی هێزە سیاسیەکانی تر کە چەند ساڵە چۆن لە بێحورمەتی سیاسیان بەرامبەرەکرێ هەموو ئەوانە قەرەبوو بکەنەوە. ئەنجا ئەو کاتە دەبێ بە سەرەتایەکی سیاسی بۆ مامەڵەکردنی پێکەوەی چ لە ناخۆی هەرێم و چ لە دەرەوە بێ. ئێمە جارێکی تر وەکو کەسێک کە زۆری خواردەوە مەعیدە ئینتەلای کردووە، ئێمە ناچین ئەو کەسە جارێکی بڵێن تۆ هێشتا مەعیدە و پانەکراوەتەوە بچۆ ژەمێکی تر خواردن بخۆ. ئێمە هێشتا لە تەداعیاتی خراپی جێبەجێنەکردنی ئیتیفاقی پێنجلایانی 2014 لەگەڵ یەکێتی و پارتی چۆن دین جارێکی تر ئیتیفاقییان لەگەڵ بکەنەوە بچینەوە بۆ بەغدا. هەر کەسێک بەبێ پێشەکی بەبێ زەمینە سازی بەبێ کەفارەتدانی هەموو ئەو کێشە سیاسی و یاساییانەی پارتی و یەکێتی دروستیان کردووە لە ڕابردووە جارێکی تر ناتوانن بێن ئەوە بکەن. هەر کەسێک ئەوە بکە غەڵەتی کرد. چۆن من دەچمە تەحالوفێکەوە لەگەڵ یەکێتی و پارتی دوو پەرلەمانتارم هەیە کە دەبوایە 4 بۆ 5 پەرلەمانتارم لێ بووایە. بەڵام ئێستا لەو دوو پەرلەمانتارە یەکێکیان کەیسێکی تیرۆری بۆ دروست کراوە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە کە مامۆستا سەلیم شوشکەییە کە من ئەندامی وەفدەکەم مامۆستا سەلیمە. ئەندامی وەفدم بە ناوی بەغداوە لە ئێستادا مامۆستا سەلیم شوشکەییە. چۆن ئەتوانم لەگەڵ هێزێ دانیشم بە ناحەق لەبەرەوەی کەسایەتێکی جەماوەریە 10,000 دەنگێ تۆ بچی تۆمەتی تیرۆری بیتە پاڵ. کاندیدێکی ترت هەیە 10,000 سەوتی خوراوە کە لە نەتیجە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەس لە سلێمانیا زیاتر لە 9,000 دەنگی هەبووە 51-52,000 سەوتی بواتە 90,000 دەنگی بوو زیاتر لە 90,000 دەنگ لە کاتی خۆش یا بەڕقەم خسومانەتە. با خەڵک بزانێ لە بژاردنەوەی 188 سندوقی سلێمانیە یەکێتی 8,000 و کەسرێک سەوتی کەمی کردووە. ئەو 8,000 تەقسیمی 188 کە هەر سندوقێک 43 دەنگی بەرەکەوێ. 3,018 سندوقمان لە شاری سلێمانیا هەبوو لە محافظەی سلێمانیا. 3,018 سندوق زەربی 43 کە 129,000 و نزیکی 770 دەنگەکە. یەکەم ڕۆژ لەم مێمبەرە ئێوە لە کەناڵەکانەوە لە هەڵوێستی سیاسیە وتمانێکێتی نیشتیمانی کوردستان 120,000 تا 130,000 دەنگی تەزویرە سلێمانی. ئەوە هەموو سمپڵەکانەوە دەسەلمێنن. تۆ ئەم شتانە لە بینتا هەیە چۆن دەتوانی بێیتە ماڵی من داوای ئەوە بکەی من دوات بکەوم جارێکی تر نەک ئەوەی وەکو شەریکێکی سیاسی دەڵێ ئەو پرۆژەیەکی و پارتی هێزەکانی تر لەگەڵمان بێن بۆ بەغا کە من پێم وایە بە دەمەچوونی ئەوە بەبێ پێشەکی چۆن ئەڵێ ئینتیحارێکی سیاسی زۆر باشە بەس بەرز دژی دواخستنی هەڵبژاردننی کوردستان بۆچی دژی هۆکارەکەی چێکەوە دژی دواخستنی هەڵبژاردن تەنها بازەوە کە لەبەر ئەوەی هۆکارەکە چیە؟ بەڵێ لەبەر ئەوەی مەسەلەی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ئێستادا گەمەی سیاسیە. ئێمە کۆمەڵێشمان داوە بە کۆمیسیۆن کۆمەڵە بەڵگەی گەورەمان داوە کۆمەڵێ چۆنەڵێ چارەسەریشمان داوە بە کۆمیسیۆن کە بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگرت یا لانی کەم ئەگەر پاک و بێگرت نەبێت 100% لانی کەم تەزویری کەم تیابێ چونکە لە هەڵبژاردنەکانی پێش 1250 تەزویری شەبوو بەڵام ئێمە سەوتێکی زۆرمانە هێنا. ئێمە ناڵێن تەزویر لە 100% بنە بڕەکرێ بەڵام لانی کەم هاوشێوەی 12 نەبێ وتومانە ئەگەر بتوانن هەڵبژاردن بە شێوەیەکی پاک و بێگەردەوە بێ ئێمەش لەگەڵتانی دووسێ جار چوینەتە هەولێر لەگەڵان دانیشتین بەڵگەکانمان داونەتێ لە هەموو شارەکان کۆبوونەوەمان لەگەڵ کردون دەزمانمان بۆ گرتون ئەگەر ئەوان توانیان داواکانی ئێمە ئەوە بکەن جێبەجێ بکەن و گەیشتینە ئەو قەناعەتەی دوای وردبوونەوە لە ڕووی هونەری لە ڕووی سیاسی لە ڕووی یاسایی کە هەڵبژاردنەکە لانی کەمی تەزویری تیاکرێ من ناڵم بنە بڕەکرێ یعنی تەزویرێکی چۆنەڵێ
جیان لەوەی کە لە 1250 یا ئەگەر زانیمان تەزویرێکی گەورەی تیاکرێ ئەو کاتە ئێمە قسە دەکەین هەڵبژاردن بایکۆتەکەن یا بایکۆت ناکەین بەشداریکردنی ئێمە یا بەشداری نەکردنی ئێمە لە هەڵبژاردننی سی ئەیلولا پەیوەندی بەو گەمە سیاسیەوە نیە خەڵکێکی تر لەبەرەوەی هەر بارودۆخەکەی لە ئەساسەوە پێڕەفزە ئێمە دەڵێن هەر کاتێک گەیشتینە ئەو قەناعەتەی کە بەڕاستی ئیجراعاتەکانی کۆمیسیۆن کە لێنی گەورەی تایە ووا دەکات سەدان هەزار دەنگی تر بەفیڕۆ بدرێ بسووتێندێ یا بۆ لایەنێک زیاد بکرێ وەکۆی لە 12 کرا ئەو کاتە ئەگەر ئێمە داواش بکەین بایکۆتی هەڵبژاردن بکەین یا هەڵبژاردن دوا بخرێ بۆ ئەوەی بەر لەو تەزویرە بگیرێ ئەمە زۆر زۆر جیابێت لەو داوایی کە خەڵکێکی تر هەل لە بیدایەتی پرۆسەکەەوە لەگەڵ ئەوە نەبوو سینۆ دیاری بکرێ و بەڕاستی ئێمە تا ئەم دقیقەیەش دەزانین تۆماری دەنگدەران بای ئەوە نیە هەڵبژاردنێکی پاک و بێگەری پێ بکرێ دەزانین بە قەناعەتی ئێمە تۆماری دەنگدەرانیش تاکە کەناڵی تەزویر نییە چونکە بەڕاستی ئەگەر تۆماریش پاک بکرێتەوە لە زۆر سنووری جوگرافیەیە کە تەنانەت هێزێکی سیاسی حاکمە ئەتوانرێن کەسێک نەک دەنگی دووبارە بە دەنگی دەبارەش بە و دایشیانە لە هەموو هەڵبژاردنەکانە یەکا کە دەبێ ئێمە ئیشێکیش بکەین بۆ ئەوەی کە ئەوانە چارەسەر بکەین هەر کاتێک زانیمان دووبارەی ئەەکەمەوە چکەمە جیایە لەگەڵ تەرحی یەکێتی یا هەندێک هێزی تر بۆی هەڵبژاردن دوا بکەوێ لەبەر ئەوەی زەمانەکە بە زەمەنی خۆی نازانێت لەبەرەوەی پێی وایە دەنگ ناهێنێ یا بەڕاستی تەزویری پێ ناکرێ یا بۆ نمونە ناتوانێت فەزیحەتێکی پێشتر بشارێتەوە و هەمان تەزویری پێشوو دووبارە بکاتەوە ئێمە دەڵێن ئەگەر بایکۆتوی هەڵبژاردنمان کرد کە تا ئێستا ئێمە بەرەو بەشداریکردنی هەڵبژاردنە ڕۆین و قەراری سیاسیمان وایە بەڵام فەرەزەن پێش هەڵبژاردن بە ڕۆژێ بە دوو ڕۆژ بە هەفتەیە بە دۆ ڕۆژ گەیشتینە ئەو قەناعەتەی کە کۆمیسیۆن ناتوانێت ئیسلاح بکات لە تۆماری دەنگدەران لە ئیجراعاتەکانی لە ڕێکارەکانی بۆ بەرگرتن لە تەزویر و تەزویری گەورە بەڕێوەیە ئەو کاتە دەبێت قیادەی سیاسی بێ بەشداری پرۆسەیەک نەکا کە پێشوەخت بزانێ ئەم پرۆسەیە وەکو چۆنە لێ سەربڕینێکی خۆی وایە وەکو بچووکردنەوەیکی خۆی وایە بە شێوەیەکی یاسایی بەڵام ئەمە ئەگەر بشکرێ ئەگەر بایکۆت بکرێت کە تا ئێستا هیچ جۆرێکی بایکۆت لەلایەن ئێمە لە ئاسۆ دیار نییە بەڕاستی ئەو کاتە جیا دەبێ و مبەرراتی جیا ئەبێ و پێم وایە ئەگەر ئێستا خەڵکێک یان نخبەی سیاسی نخبەی قانونی نخبەی ڕۆشنبیری لەگەڵ ئەوە نین هەڵبژاردن دوا بخرێت لەگەڵ ئیلتیزامن بە موعیدی هەڵبژاردنەوە ئەو کاتە ڕەنگە مبەرراتی ئێمەیان هەبێ بەسکەواتەوە بەس ترستان لە تەزویرێ ترستان لە پێگەی خۆتانە لە ناو خەڵک و هەڵوێستە سیاسەکانی خۆتان نەخێر ئێمە بەڕێزان خەڵکێک باز لەوە دەکات دەنگدان کەم بێ ئێمە پێمان ناخۆشە ڕێژەی دەنگدان کەم بێ پێمان وایە هەڵبژاردن بۆ خەڵکە دەبێت خەڵک نوێنەری خۆی دیاری بکاوە بەشدار بێ لەو پرۆسە سیاسیە بەڵام فەرەزەن ئەگەر ئێمە تاکە تەحەدیمان ئەوە بێ خەڵک کەم بەشداری بکە بەڵام بەمەرجێک تەزویر نەکرێ هێشتا کێشەمان نییە نە لە پێگەی خۆمان نە لە پرۆسە سیاسیەکە چونکە بەڕاستی تاکە کێشە ئەوەیە ئەگەر سەفەری پێش و 20,000 دەنگی ویستی بێ کورسیەک بەپێی دابەزینی نیسبەکە ڕێژەی کورسیش کەمەکە بەڵام کاتێک خەتەرە تۆ هاوکاتی ئەوەی کە خەڵک کەم بچێ بۆ بەشداری دەنگدان ڕێژەکە کەم بێ بەڵام تەزویرەکە زۆر بێ هۆی کارەساتەکە ئەوەیە وەگەرنا طبیعیە یعنی بۆ نمونە ئێمە لە وڵاتانە بووین کە زۆرترین ڕێژەی دەنگدانی تیا بوو جاری وا بوو لە 100 لە 100 تەجاوزە کرد بەڵام لە عالەمی پێشکەوتووە جاری وایە ڕێژەی دەنگدان لە 150 تەجاوز ناکە ڕاستە لەوێ دیموکراسیەتێکی مستەقیر ڕێ ئێمە تەبریر ناهێنینەوە بۆی خەڵک نەچێ بۆ دەنگدان بەڵام متومانە ئەگەر لە 150 دەنگیدا بەمەرجێت تەزویر نەبێ ئەوە ئەو کاتە ئەگەر دەنگدەری من نەچوو بوو گلێکە لە منە نەک لەوەی کە خەڵک بەعام نەچۆ بۆ دەنگدان ئەو کاتە سعری کورسی کەمە بێتەوە لەوانەیە من بۆ نمونە 6 کورسیەکەم فەرەزان بڵێن هەر باسی دەورەی پێشوو بکەین 6 کورسیەکە ئەگەر بە 120,000 دەنگەوە هێناومە ئەگەر تەزویر نەکرێ نیسبەی دەنگدان بێ بە نیوەی 2013 ئەو کاتە من شەشەکە لەوانەیە بە 6,000 دەنگەوە بیهێنمەوە 120,000 دەنگکەم سۆگەرکەم بێ بە لانی کەم 12 کورسی بەڵام کێشەکە ئێمە لێرە تەزویرە دووبارەیەکەمەوە ئێمە بە هیچ شێوەیەک حساسیتمان ترسمان لە موعیدی انتخابات نییە بە هەموو شێوەیەک حساسیت و ترسمان لە تەزویری انتخابات بابوڕێکمان هەیە دووەتەگرێم وڵای بەڕێز بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختەی ئەرزی
لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک هاوژین سەبارەت بە وەڵامی کۆمیسیۆن بۆ ئێوە لە ماوەی ڕابردوو وەکو چوارلایەنەکە تانەتان دابوو لە تۆماری دەنگدەران وەکو کۆمەڵی ئیسلامیش 22 تانەتان دابوو لە تۆماری دەنگدەران. تا ئێستا کۆمیسیۆن ئەنجومەنی کۆمیسیاران وەڵامی تانەکانی ئەوەی داوەتەوە بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران. ئێمە بەڕاستی کە ئەو شتانەمان تەسلیم کردووە، معناوە نییە ئێمە وەکو نامەگۆڕینەوەیە نامێک بین بە کۆمیسیۆن، کۆمیسیۆن نامێکیش با بە ئێمە کۆمەڵێک تاعنمان داوە لە پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و هەندێک ئیجراعاتی تری کۆمیسیۆن، هەر تەنها پرۆسەی نوێکردنەوەکە نییە هی تۆماری دەنگدەران و ئەمە بە نووسرا و بەتانەی یاسایی هاوکاتی ئەوەش ئێمە بە شەفەیی دانیشتووی لەگەڵان کۆمەڵشتی ترمان پێوتون چکە جاری وایە لە تاوتیۆ ڕاگۆڕینەوەی کۆمەڵش لەدایک دەبێت تۆ لە سیاقی قانونیە کە شتێک پێشکەشەکە بێ کۆمەڵی بەڵگەت هەبێ، بەڵام کۆمەڵی حاڵەت هەیە تۆ لە سیاقێکی ترا دەبێ بیخەیتە ڕوو. ڕەنگە ئێستا شتێکت نەبێ بۆ معنایی کە بیکەی بە بەڵگەی قانونی، چونکە زۆر شت هەیە تەنها یەک سەرچاوی قانونی تێ، ڕەنگە لەبەر باری ئەمنی هەنە شت کەشف نەکەی، بەزەمە لە سیاقی ترا دەبێ بکرێ. هەموو ئەمانەمان بە کۆمیسیۆن وتووە، ئێمە چاوەڕێوە ناکەین کۆمیسیۆن بە وەرەقەیەک وەڵاممان باتەوە، چاوەڕێی ئیشە کرداریەکانی هەڵوێستەکرداریەکانی کە تۆماری دەنگدەران تۆمارێکی پاک کۆمیسیۆن کاری لەسەر وەڵامەکانی ئێوە کردووە. ئێمە لە نەتیجەیە چۆن گەیشتونێتە ئەوەی ئەو تانانە بین لە تۆماری دەنگدەران و ئیجراعاتەکانی کۆمیسیۆن لە نەتیجەیە بەردەوامین لە تحقیق و تەدقیقی ئیشەکانی کۆمیسیۆن. ئێمە کار وەرەقەمان بۆ ئەوە داونەتێ بۆ ئەوەی ئیشی لەسەر بکەن. ئێمە نزیکی مانگێکمان ماوە بۆ ئینتیخابات، ئەم مانگە ئەگەر کۆمیسیۆن خاوەری چۆنەڵێ ئیرادەیەکی فعلی بێ یا ئەو هێزە سیاسی و ئەو دەسەڵاتە سیاسی کە لەسەر و کۆمیسیۆنەوەن ئیرادیان وابێت کە هەڵبژارنێکی پاک و بێگەر بکرێت دەتوانن کاتی تەواویان لەبەردەستە کە هەموو ئەو ئیجراعاتانە کە لێنەکانی چارەسەر بکەن و تۆماری دەنگدەران بە شێوەیەکی مەزبوط و ڕێکوپێک حازر بکەن. ئێمە سەیری خەتەواتەکانەکەین بە دوای ئیشەکانی خۆمانەوە چین و بە دوای تانەکانەوە چین. باشە بەستە لە کارەکانی کۆمیسیۆن ڕازین بۆ تۆماری دەنگدەران یاخودێەوە گلەی گەورەتانەیە لە کۆمیسیۆن چۆنە بەر لەوەی گلەی لە کۆمیسیۆن بکەین یا دەستخۆشیان لێ بکەین ئەمەشمان پێوتون. ئێمە کۆمیسیۆن بە نەتیجە هەڵەسەنگێنین. نەتیجە دوای هەڵبژاردن؟ نەتیجەی کارەکانیان بەشێ لە کارەکانیان پێش هەڵبژاردنە بەشێکی دوای هەڵبژاردنە. چکە خۆ دەزانی هەنگاوەکانی بەڕێوەچوونی هەڵبژاردن دابەشە بێ بەسەر چۆن قۆناغێکە. حساسترینیان ڕاستە ڕۆژی دەنگدانە، ڕۆژی ئیعلانی نەتائیجە یا کۆمەڵێک ئەوەی ترە، بەڵام پێش هەڵبژاردن وەکو پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و ئەمانە ئەوەی خۆی بۆ خۆی پرۆسەی گرنگن. ئێمە بە کۆمیسیۆنمان وتووە نەزوڵمتان لێکەین نەزوڵمیشتان لێ قبوڵەکەین و بەڕاستی ئەو قسانەشیانمان لەبەر چاو گرتووە کە دەڵێن ئێوە پێشەوەی حکم بن بەسەر ئێمە یاوەرن هاوکاریمان بکەن. ئێمە هاوکاریمان کردوون لەگەڵ هاوکاریتان کردوون بۆ نمونە ئەوەی کە تۆ تانەی دەدەیتێ لەگەڵی کۆ دەبیتەوە وەڵی کاکە ئەم بەمە ئیشت ڕاستە بێتەوە. خۆشی ئیقرارەکە کە ئەگەر لە 100% ئیشەکانت یا تاعنەکانت مەزبوط نەبێ خۆ لە 150 هەر دروستە
یعنی ئەگەر لە 150 تۆ وەڵامت هەبێ وەڵامی هوەری وەڵامی یاسایی بۆ تاعنەکان خۆ لە 150 هەر دروستە چوار هێز لە 150 داواکانیان دروست بێ کەواتە ڕێژەیەکی زۆرە بۆیە بەڕاستی ئێمە پێمان وتون چاودێریتانەکەین و بەڕاستی سەرکەوتنیەوە بە سەرکەوتنی خۆمان نەزانین و زۆڵمیشتان لێ ناکەین حکمی پێشۆخت ناین بەسەرتانە و هاوکاریشتان دەبین بۆیە گەر سیر بکەن هەر فەرمانگەیەکی کۆمیسیۆن جا ئۆفیسی نیشتیمانی بوو بێ فەرمانگەی پارێزگاکان بوو بێ لە هەر شوێنێک ویستوێتیان ئیشێک لەگەڵ نوێنەری هێزە سیاسیەکان بکەن ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی و ئەو هێزانەی تریش لە پێشەوە چوین بەشداریمان لەگەڵ کردوون کۆبوونەوەکان چ کۆبوونەوەی ڕسمی بوو بێ چ ناڕسمی بوو بێ لەسەر هەموو ئاستەکانەوەمان کرد تەنانەت پێشنیازی هوەریمان داوە منێکێک بووم لەوانەی لە ڕێ هەندێک کۆمیسیارەوە کە دانیشتن پێشنیارم بۆ چۆنێتی یعنی دیزایانی فۆرمی دەنگدانەکە داوە بە کۆمیسیۆن یعنی بۆ نمونە ئێمەش چەندین ساڵە لە بواری انتخاباتە ئیشەکەین خۆ کەسانشی کە لە کۆمیسیۆنان ڕەنگە ممارەسەی انتخابیان بەشێکیان بەقەدەر دەستگا حیزبی هەڵبژاردنەکانی ئەم هێزانە نەبوو بێ وانە بۆچی ئێمە کە نیەتمان وایە کارێک بکەین لەگەڵ کۆمیسیۆن هاوکاری کۆمیسیۆن بین بۆ ئەوەی ئیشێکی ستاندار بکەن بۆی هەڵبژاردنێکی پاکو بێگەر بەرن بەڕێوە ئێمە لەسەرمانە ئەوە بکەین بەڵام سبەینێ ئەم کۆمیسیۆنە ئەگەر خەلەل لە کارەکانی هەبوو بەڵام دەسەڵاتی سیاسی یەکێتی و پارتی یا حکوومەت ڕێگر بوو دەبێت لانی کەم خۆی ئەلانیکا کە ئەمە کێشەکانێتی و نابێ ببێ بەمای پەردەبستەوە ئەو ڕێگریانە دەبین رانی یەکێتی و پارتی یاخود لەلایەن دام و دەستگەکەنیان بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدانە کۆمیسیۆنەکو پێویست هاوکاری کۆمیسیۆنە بێت بەڵێ چکەمە لە زۆر ڕێوە ئەمە کراوە هەر ئەوەنەی بۆ نمونە ئەم دام و دەستگا وەزارەتە معنیانەی کە پەیوەندیان بە پرۆسی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران هەبوو هاوکارێکی جدی نەبوون لەگەڵ کۆمیسیۆنە ئەمە خۆی بۆ خۆی گەورەترین کێشەی کۆمیسیۆنە گەورەترین کێشەیە لەبەردەم ئەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەر بەڕێوەبەرین بۆ نمونە تۆ تا ئێستا داتایەکی نیشتیمانی نادەی بە کۆمیسیۆن لەسەر ژمارەی مردوو کۆمەڵێ ناوی دەدەیت ئای بە بۆ حکوومەتی هەرێم دوای 27 ساڵ لە حکومداری لیستی وەفاتنامە ئەنێرێ بۆ کۆمیسیۆن کە ئێمە نوسخەکانمان بینیوە بەدەست نووسراوە ناوی وەفات کردو قایمە بنێری لە وەزارەتەوە لە موسساتی ئەم حکوومەتەوە بڕوا بۆ کۆمیسیۆن بەدەست ناوی مردوو نووسرابێ بەدەست و موالیدەکەشی نووسراوە یان نەنووسراوە یەک دوو زانیاری نووسراوە لە کاتێکە ئەم کۆمیسیۆنە بۆ پاکردنەوەی ناوی مردوو تۆماری دەنگدەران لە ناوی مردوو پێویستی بە 6 حەقل هەیە ئەو زانیاریانە بسڕێتەوە ژمارەی فۆرمی بایعیە مەسەلەن ڕۆژ ناوی سیانی چواریە ناوی دایکە کۆمەڵە زانیاری ترە کە 100% ناوەکەی پێدۆزیتەوە ئێستا بە شێوەیەک ناوی مردووان چووە بۆ کۆمیسیۆن ئەم ناوە لێ دەدەی بەرپرسانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران تیمی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە کۆمیسیۆن بە ئێمە دەڵێ ئەڵێ من چۆن ئەم ناوە بسڕمەوە لە کاتێکە ئەم ناوە سیانیم لێ داوە کە وەزارەت و دام و دەستگا معنیەکان بە ناوی مردووە بۆ منی نردووە 560 غیری ئەو ناو 569 ناویتری هاوشێوەی هێناوە دەڵێ من بۆ کوژانەوەی ناوی مردوویەک 569 کەسی تر بکوژێنمەوە خۆی ئەمە لە ڕووی لۆژیکیشەوە معقول نییە ئێمە کە دەڵێن نابێ خەڵک حەقی ئەوەی هەبێت دەنگی دووبارە بە لە شەڕی ئەوە شەکەین کە کەسێکی مستحق نابێ بێ بەشکرێ لە دەنگدان چکە مافێکی یاساییە ناوی وەزارەتی پێشمەرگە دەنگدانی تایبەت ئەنجومەنی ئاسایش وەزارەتی ناوخۆ ئەمانە تا کاتێکی درەنگم ناوانیان نەناردەبوو ئێستا نازانم نردویانیانە بەڵام بەڕاستی ئەمە ڕێگرەیەکی گەورەیە ئەو هەوڵانەی کرد لەسەر ئاستی دام و دەستگا حیزبیەکانی دەسەڵات دەکرێت تایبەت بە هەڵبژاردن بۆ نمونە ئێمەیەکی لە تانەکانەوەی معقولە مختاری گەڕک بڕوا لیستێ ناو لە شوێنێکەوە نەقڵکا بۆ شوێنێکی تر بەڵێ ئەو حاڵەتانە هەموو درا بە کۆمیسیۆن مۆزەف هەیە سەر بەلایەنێکی تر بووە لە بنکەی تۆماری کراوەتە دەرەوە لەبەر ئەوەی ڕێ نەداوە مختارەکە ئەم گاڵتەجارڕێی مختارەکە و ئەو حیزبەی پشتی مختارەکە بڕوا بەڕێەوە معقولە تۆ بۆ نمونە خێزانێک لە یەک شارە لە یەک محافەزەیە دوو جۆر فۆرمی خواردنی هەبێ خۆراکی هەبێ ئەمانە ئەم شتانە هەن ئەمە چی هەموو سیناریۆیە کە بۆچی بۆ ئەوەی کە بۆ نمونە تۆ کلێنێک هەبێ لە پرۆسەی دەنگدانە بیکەی بەمایی ئەوەی دەنگی زیادەی لێبەی دەنگی دووبارە و دەبارە و سەدباری لێ زۆر باشە بەس سەبارەت بە دواخستنی هەڵبژاردن هەندێک زانیار ڕۆژنامەی باوەست لەوە دەکەن کە بۆ نمونە پارتی مەرجی بۆ هەندێک لایەنەوە بووە کە 2 ساڵ هەڵبژاردن دوا بخرێ هەندێک لایەن بێنەوە ناو حکوومەت هیچ شتێکی واتان بیستوە ئاراستەیلانە سیاسەکان سیاسیان نین هەر چیەکیش هەبوو بێ ئەمە دووگۆڵەیەکی بین یەکێتی و پارتیە ئێمە نە لە دانانیای پرسمان پێکراوە و نە بەشێکشین لە دواخستنی هەڵبژاردن و نە لەو گەمە سیاسیە شاین و ئەوەی کە دەبێت جوابی ئەم پرسیارە باتەوە یەکێتی و پارتیە بەڵام دوێنێ پێرێ من لە بەرپرسێکی پارتیم بینی کە بە ڕسمی ڕایگەیان ئێمە بە هیچ شێوەیەک ئەو مەرجانەمان لەسەر کەس دانەناوە و ئەو دەنگویانە درۆیە
ئەمە قسەی خۆیانە بەڵام ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی کوردستان و دڵنیا مێزەکانی تریش بە شێوەیەکی گشتی ئەوەندە ئێمە لێمان بیستون بە تایبەتی ئەو سێ هێزەی کە ئەم بەرە ناڕازیە پێکێنین باز لەوە ناکەن کە ئەو شتانیان پێوترابێ باش بزەوە دژێ و مەرجانە نەگەر هەبێ بۆ نمونە درێژکردنەوەی بۆ ماوەی 2 ساڵ مەسلەی گەڕانەوە هەندێک لایەن بۆ ناو حکوومەت ئێوە دژیەوە بە تاکید ئەو شتانە بەنسبەت ئێمە نە تەڵەبی ئێمەیەوە نە ئیشتیهاشمان بۆ ئەو جۆرە مەرجانە ئێمە فەرشی سوورمان بۆ ڕاخرا بوو کە بچینەوە ناحکوومەت ئێمە کە ناچین ناحکومە بۆ سەبەبێک خۆ لەبەر هەڵبژاردن و لەبەرکردن و نەکردنی هەڵبژاردن نیە لە حکومە داتوینێتە دەرەوە لەبەر نەخۆشیەکی درێژخایەنی کوشندەی ئەم دەسەڵاتەیە هاتوینێتە دەرەوە بۆ ئەوەی لانی کە من نتوانم ئیسلاح بکەم لە ناو ئەو مؤسسەیە کە نای دەسەڵات و نای حکوومەتە بەشدار نەبم لە تاوان و لە ڕەفتار مافیاییەکانی ئەو دەسەڵاتەی کە بۆ نمونە یا ئەو هێزانەی کە وەکو دەستێکی ڕەش لە پشتی ئەم دەسەڵاتە و ئەم حکوومەتە وەستاون خۆ لەبەر خاتری هەڵبژاردنێمە نهاتوینێتە دەرەوە تا پێمان وابێ ئەمە مەکسەبێکی حیزبی پێوەکەین نەخێر لە دوور و نزیک ئێمە شەڕ لەسەرەوەکەین هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ چۆن مەرجێ قبوڵەکەین کە 2 ساڵ ئەو دوابکەوەی لەبەر خاتری ئەوەی ئێمە وەزیرە 2 وەزیر مامچێ دەست بەکار بێ لە کاتێکا خۆی خۆ نەکراوەتە دەرەوە دەستی گیراوەی نێتە دەرەوە بەڵام بە قەراری حیزبی لەبەر خاتری بەرژەوەندی گشتی هێنامانێتە باشە بەس ئێستا دواخستنەکەی تەنە دەسەڵاتی سەرۆکی حکوومەتە بە پێی یاسا دوای دابشکردن دەسەڵاتەکانی سەرۆکاتیێرێ ئەو دەتوانێت دوای خەت ئەو دەسەڵاتە کە لای سەرۆکی هەرێم بوو پێشتر بە پێی یاسا لە دابشکردن و لە دابشکردنی دەسەڵاتی یاساییەکانی سەرۆکی هەرێمە کە دوای ئەوەی موسسەی سەرۆکاتی هەرێم تەجمید کرا ئەو دەسەڵاتە دراوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە لە ئێستادا جەگری سکرتێری پارتی دموکراتی کوردستانە جەگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستانە کاگنێکی لەوان بەرزان بەڵێ بەس سەبارەت بە بەدیلی دواخستنی هەڵبژاردن چییە ینی بۆرم نەگەر هەندێک لایانی سیاسی کە بەرە زووت ئێوە دژیەوەن بەدیل چییە بەدیل ئەم دەسەڵاتە خراپەنیە کە ئێستا لە کوردستانە حکومڕانی دەکە خەڵک لێی ناڕازیە کاکە تا وەزع بەم شێوەیە بمێنێتەوە لە ساڵحی یەکێتی و پارتیە لەبەر ئەوەی ئێستا پەرلەمانێکی ناکارامان هەیە پەرلەمانێکمان هەیە کە ئێستا توانین بڵێ پەرلەمانێک کە سەرۆکایەتیەکی نایاسایی هەیە چکە بەڕاستی لە پێم وابێت لە مانگی نایاسایی ینی فلیت ئەزانین چۆنە خۆی بۆ خۆی ئەو سەرۆکاتی ئێساش کە ئەینە بابڕێەوە پەرلەمان هەبا بڕێەوە خۆی بۆ خۆی پێویستی بەوەی ڕۆمانێکی بۆ بنووسی ڕۆمانەکە لەسەر چی یعنی من تا ئێستا نەبینیەوە دوای ئەوەی چەند مانگە سەرۆکی پەرلەمانی کوردستان کە دکتۆر یوسف و ئیستیقالەی تەقدیم کردووە تا ئێستا کۆبوونەوەیەکیان ڕێک نەخستووە بۆ ئەوەی ئەم ئیستیقالەیتیا قبولکەن چونکە دەزانن ئەگەر ئیستیقالەکە قبولکەن ئەوە دەبێت یەک کۆبوونەوەی پەرلەمان نەکرێ بەبێ ئەوەی سەرۆکاتی تا دیاری سەرۆکاتیەکە بێ سەرۆکێکە بێ بەڕێوی بەرێ یعنی بۆ ئەو خۆی بۆ خۆی جێ ئەوەیە تۆ کەسێک نێڵی بچێتەوە ممارەسەی مەهامی خۆی بکات چ سەرۆکی پەرلەمانی شەرعی بێت چ سکرتێری شەرعی پەرلەمان بێ بەڵام بە حیلەیەکی سیاسی و یاسایی کارێک بکەیت دوای ئەوەی ڕێگری لەوانە بکەیت بشنەوە ممارەسەی مەهامی خۆیان بکەن بێ چی بکەی بێ جێگری سەرۆک و سەرۆک دابنەی وەسکرتێرێکیش بێنی بە پرۆسەیەکی گاڵتەجاری باشە بەس ڕۆمانەکە لەسەر چی بێ لەسەر ناکارەی پەرلەمان کە بەرە زووتت حەقی خۆیەتی ڕۆمانێکی لەسەر سەر ناکارەی پەرلەمانە چونکە سەر دوێنێ پەرلەمان ڕاگەندراوێکی بڵاو کرد و باسی لەوە کرد بوو کە بۆی تێکچوونی سیستەمی دەنگی ناو پەرلەمان کۆبوونەوەکانی پەرلەمان دواکەوتووە پەرلەمانی کوردستان بەڕێی من بەدەر لەوەی کۆمەڵێک فراکسیۆنی تایە کە یا کۆمەڵی پەرلەمانتار و فراکسیۆنی تایە کە بە حەقیانەت بەجددی ئیشەکەن بەڵام شتەکە تاوانی ئەوان نییە لەو ڕۆژەوە پەرلەمان پێویستە فاتیحای لەسەر بخوێنێ بەڕێی من ئەم خولە لە دوای بایکۆت لە دوای پەخستنی پەرلەمانەوە لە دوای پەخستنەوە بەو شێوە نایاسایی و چۆنەڵێ نامەدەنی و شێوە قێزەونە پەرلەمانی کوردستان ئەو بە فعلی نەما یا دەرگاکانی داخرا تا ممارەسەی مەهامی تەشریعی خۆی بکە مەهامی ڕقابی خۆی بکە لە دوای ئەوە دەڵێ چاکی مەکە با خراپ نەبێ بە شێوەیەک ئەم پەرلەمانە کاراکرایەوە لە گاڵتەجاڕیە چوو یەکێتی و پارتی لە بری ئەوەی بێن داوای لێبوردن لە خەڵک بکەن داوای لێبوردن لەوە بکەن کە بەڕاستی ئیشی نایاساییان کردووە هاتن سیناریۆیان دروست کرد دکتۆر جعفە ئیمەنکی ئێستا ممارەسەی سەرۆکی کارەکانی سەرۆکی پەرلەمان دەکات سکرتێری پەرلەمانیش خۆمان زانین بە چ مەزەلەیەدانرا لەبەرەوە بەڕاستی ئەتوانین بڵێن هەر لەو ڕۆژانەوە پێویست و پەرلەمانی کوردستان احترامن بۆ پەرلەمانتارە دڵسۆز و بوێر و حەق بێژانەی کە تایەن فاتیحای لەسەر بخوێنی و ئەمە وا دەکات کە ئێمە ڕۆژێ لە ڕۆژان سوورتر بین یا بۆ ئەوەی ڕۆژێ زووتر هەڵبژارنی پەرلەمانی کوردستان بەدیلی بۆ حکوومەت
بەدیلی نەکردنی هەڵبژاردن بەردەوامبوونی باردۆخ خراپەیە نەڕووی ئابووریەوە نەڕووی بۆ ئێکێتی و پارتی بە ئارەزوی خۆیان شت بکەن تۆ هەر سەیری ئەوە بکە ئێستا ئێکێتی و پارتی وەکو ماڵی خۆیان تەسەڕوف بە کاروباری حکوومەت دەکەن بەدەسەڵات دەکەن من ئەمڕۆ نەفەرێوتی لە سەرچاوەیەکەوە بیستومە کە هەندێک هێزی سیاسی غیرێکێتی و پارتی بودجەی ماگانیان وەرگرتووە لە دەسەڵات تۆسێ ئەم مەهزەلەیەکە هێزێکی وەکو کۆمەڵ ئیسلامی کوردستان لە 2014 بودجەی نەدراوێ بە ناوی قەیرانی سیاسی و بە ناوی ئەوەی کە بەڕاستی هێزێکی ئۆپۆزیسیۆن و معارەزە و داکۆکیکار و دژ بە دەسەڵاتە هێزی تر ئەوە بکرێ ئەم دەسەڵاتە بەرەڵا بووە بەبێت چاودێری بۆ یەکێتی و پارتی کەس نازانێت گرێبەستی نەو چۆنەکرێ کەس نازانێت نەوعیەتی گرێبەستەکان چۆنە کەس نازانێت داهاتی ناوخۆی چەنە کەس نازانێت لە شارەکانە کە بۆچی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان پەکەخرێ کەس نازانێت ئەم مدیر عامە بۆچی کەسێ بە تەلەفۆن لایە باو کەسێکی تر بە تەلەفۆن دایەنێ وەکو وایە ئەنجومەنی پارێزگات نەبێ بەڕاستی ئێستا دەسەڵات چۆنەڵێ وەکو شتێک بەبێ هیچ دیسپلینێ بە پێ هیچ زەوابوت و ڕقابەیەک دێ کارەکان دەکات کەس نازانێ ئەم سامان چۆن ینی سامانی گشتی چۆن بەکارهێنرێ تۆ سەیری پێش هەڵبژاردننی 12 و پێش ئێستا بکە سەرۆکی حکوومەت بەلایەکە جێگری سەرۆکی حکوومەت بەلایەکە هەموو خەریکی دیعای انتخابین معقولە جێگری سەرۆکی حکوومەت خۆی سەرۆکی لیستێ بێ بۆ هەڵبژاردن شارە و شارەگەڕێ دەسەڵاتی حکومی خۆی بەکاربێنێ بۆچی وڵا خانۆ بێ تاپۆکانی ئەوەیمان تاپۆ کرد و وڵا جادێ ئەوەیمان پڕ کردەوە وڵا و عیمارەیەکەین ئەیکاکە ئەمە باشە پێش هەڵبژاردن بۆ نەبوو ئەم مەهزەلێ لەوە مەهزەلەتر ئەوەیە تۆ پێش انتخابات وعدەکە دەدەی ئەفریان ناکەوێت جێبەجێ بکرێت دوای ئەوە کەس نازانێ وعدە دراوە کاکە چەند ساڵە تۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بڕیارت بۆ داوە تەشکیل بێ ئەم مەهزەلەیە چییە چەند ساڵە تۆ بەس لە 13 بوو ئەوەی لە ڕوو بێ دەرگاو لێ بکەنەوە بچی بەشداری ساڵاتی کیمیایی باران بکەی ئەم مەسەلەیە گەرمەکەیتەوە بەڵام لە حەڤەی سیادی سانەوەی مرێنیتەوە معقولە کۆمەڵی خەڵک ناوەکانیشیان لەبەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە یا بە یاساش هەڵەبجە کراوە بە پارێزگا مؤسساتی تایبەت بەخۆی هێستا تۆ ئەنجومەنەکەی تەفعیل ناکەی بۆیە بەڕاستی ئێمە بۆچی ئەمانەی هەڵبژاردن بکرێ بەڵام هەڵبژاردنێکی پاکونەزی بۆ ئەوەی ڕیفرێشی ئەم دەسەڵات باشە بە هەڵبژاردنێکی پاکونەزی بکرێن باردۆخە دەگۆڕێ بە تایبەتی ئەوەی پێویستە خەڵکەوەیە لانی کەم نەخشەیەکی سیاسی ڕاستەقینە دروست بێ ئەجا کۆمەڵ تیا کەمەهێنێ یا ئاچێتە دەسەڵات ئەمە مادام هەڵبژاردنەکە نەزیه بێ کەس نابێ گلەی ئەوە بکە گلەی لە بەخت و لە جەماوەر و لە قورسایی خۆی بکە ئێمە دەمانەوێت ڕفرێشێکی سیاسی بکرێ ئەم مؤسسەی دەسەڵاتدارەتێت لە هەرێم بچێتەوە سەر سکەی خۆی پەرلەمانێکی کارامان هەبێ پەرلەمانێک هەبێ کوناوکون بە دوای ڕقابەی چۆنە لێ ڕقابەی ئەم حکوومەتەوە بێ نەک ئێستا ئەوە بێ دەیان هەنگاوی سیاسی ئەندرێ ئەم حکوومەتە بەیانیان سەرۆک و جێگرەکەی لە حکوومەت داوامەکەن دوای نێڕوانی لە حیزب خەریکی کاری حیزبین چۆن شتی وابێ لە دنیاە لە زۆر وڵاتانە کە کەسێک دەبێ بە سەرۆکی وڵاتیا سەرۆکی حیزب دەبێ ئیستیقالەکە لە حیزبەکەی لا ئێمە جێگری سەرۆکی حکوومەت وەڵام سەرۆکی لیستەکەیەتی بۆ انتخابات سامانی گشتی لێرە بەکاریە ئێمە شەڕەکەمان بۆ ئەوەیە بەڕاستی هەڵبژاردن بکرێن نەخشەیەکی سیاسی ڕاستەقینە دروست بێ ئەم مەهزەلە و ئەم بێ ڕقابەیی کە لە هەرێمی کوردستانەوە چێ حکوومەت بە مەیلی دووسێ کەس بڕوابڕێەوە کۆتایی پێ بێ بۆیە بەڕاستی ئێمە تا ئەمانە نەکەین ناتوانین بڵێن هەرێمێکمان هەیە ڕووی ئەوەی هەیە وەکو موسسەیەکی دامەزراوەیی یاسایی مەدەنی ڕێکوپێک ئیشی خۆی ئەکا لە ئەوەی لە دەوارنشینێکە چێ لە ئیشێکی بە مەزاجە چێ لە ئیشێکی یاسایی خاوەن زەوابیت و خاوەن ڕێکاری یاسایی و قانونی خۆی ناچ بەڵە زۆر سوپاس بۆ بەڕێز ساژنۆمەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی تر باتان